کارمان بێت. خاڵێکی تر ئەوەیە بۆ چارەسەری ئەم نەخۆشیە بەردەوامبوون و ئیستیقامە لەسەر عیبادەت بە تایبەت لەسەر نوێژکردن و ذکر و یادی خوای تەعالە. قال تعالى ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون. أي محمد صلى الله عليه وسلم بدڵنیایی و ئێمە ئاگامان لێیەتی کاتێک بێباوەڕان تانە لە تۆ ئەدەن قسەت پێەکەن عەزیەتت ئەدەن أنك يضيق صدرك بما يقولون. ئێمە ئەزانین تۆ دڵتەنگی تۆ سەغڵەتی ولا يحزنك كفرهم إنما نملي لهم. ئێمە مۆڵەتیان نەدەینێ ئێمە ماوەیەکیان نەدەینێ بۆی بیرکەنەوە کە بیر نەکەنەوە ئەیان بینەوە. فأخذناهم أخذ عزيز مقتدر ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون. أي چی بکەم خوای پەروەردگار بۆ ئەوەی لەو دڵتەنگیە ڕزگارم بێت. فسبح بحمد ربك ولا ذكري خوای تعالى بك سبحان الله بك الله أكبر بك لا إله إلا الله بك ألا بذكر الله تطمئن القلوب. آية بذكر يادي خوای تعالى دڵەکان ئارام نابێتەوە لە ناڕەحەتی ڕزگارت نابێت دڵت خۆش نابێ. بەڵێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله. بەڵام باوەڕداران دڵیان ئاسوودا ئەبێ بە ذکر و یادی خوای تەعالە. دڵت سەغڵەتە وەرە قورئان بخوێنە دڵت سەغڵەتە یادی خوای تەعالە بکە هەست بە دڵتەنگیەکەیت وەرە سبحان الله بکە. فسبح بحمد ربك چونکە هەر کەسێک من أحب شيئا أكثر من ذكره هەر کەسێک شتێکی خۆش بوێ زۆر باسی ئەکات. بڕۆ ناو چینی تاجرەکان چونکە ئەمەندە تیجارەت لە دڵیانە خۆشە و دۆلار و دینار و درهەم و باز بازار و دنیاە. بۆ چونکە ئەگەر کەسێک شتێکی زۆر خۆش بێ زۆر باسی ئەکات. بڕۆ لە لای ئەوانەی کەوا خەریکی وەرزشن ئەمەندە دڵیان لە لای تۆپی پێیە و لە لای لاعبەکانە زۆر جا باسی لاعبەکانەکەن. بەڵام ئیمانداران باوەڕداران کاتێک خوای تەعالەیان خۆش بێ زۆر یادیەکەن هەمیشە خوای تەعالە لە بیریانە خوای گەورە لە بیر ناکەن. فسبح بحمد ربك وكن من الساجدين واتا سجدة بر بو خوای تەعالە. بۆیە كان النبي صلى الله عليه وسلم إذا حزبه أمر فزع إلى الصلاة. كاتب پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ناڕەحەتیەک دڵتەنگیەک ڕووی لێ بکردایە فزع إلى الصلاة یەکسەر چوو نوێژیە کرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بۆیە بە بیلالیە فەرموو ڕزای خوای لێ بێ یا بیلال ئەریحنا بها با دڵمان ئاسوودە بێ با دڵمان خۆش بێ بە نوێژکردن. کەواتە نوێژکردن ئەبێ دڵت ئاسوودە بێ پێی. بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە یەکێک لە مەعرەکەتەکان لە غەزوەی خەندەق نوێژی عەسری تاخیر بوو فەرمووی شغلونا عن الصلاة العصر ملأ الله بيوتهم وقبورهم نارا. بێباوەڕان ئێمەیان سەرقاڵ کرد نوێژی عەسرمان تاخیر بوو خوای پەروەردگار ماڵەکانیان پڕکەی لە چی لە ئاگر خوای تەعالە پەنامان بدا. بۆیە من فاتته صلاة العصر فكأنما وتر أهله وماله. هەر کەسێک بەس نوێژی عەسری بفەوتێت بمتعمدي بەعەن قەست نوێژی عەسری لەدەست بچێت وەکو وایە ماڵ و سامان و کەسوکارت هەمووی لەدەست دابێت. وەکو چۆن ئێستاکە بڕۆیتەوە بۆ ماڵ نە خێزانت مابێ نە مناڵت مابێ نە پارەت مابێ نە خانوود مابێ نە سیارەت مابێ نە باوکت مابێ نە دایکت مابێ هەمووی فەوتا بێت. چەندێ دڵت سەغڵەتە بێ. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام دەستدانی نوێژی عەسر فكأنما وتر أهله وماله. بۆیە خوای تەعالە فەرمی حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. بەتایبەت پارێزگاری لە نوێژەکانتان بکەن تایبەتتر نوێژی عەسرە. من صلى البردين دخل الجنة. هەر کەسێ پارێزگاری لەو دوو نوێژە بکە ئەواچێتە بەهەشتەوە کە نوێژی بەیانی نوێژی عەسرە. کەواتە فسبح بحمد ربك وكن من الساجدين. بڕۆ نوێژکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک ناڕەحەت بووایە نوێژیە کرد بەڵام تۆ ناڕەحەتە بی واز لە نوێژ دێنیت خەریک عارە خواردن هەبی دەست بۆ حرامە بیت ماڵی خەڵکە خۆیت ئەوە نابێت براکانم. ئەوجا فەرمووی وەعبد ربك حتى يأتيك اليقين. کاتێک ناڕەحەتیەک دێ بۆت نەکەی واز لە عیبادەت بێنی
خەڵکانێکی تووشی بەڵاو موسیبەت دێن یەکسەر واز لە جەماعەت دێنێ واز لە نوێژ دێنێ واز لە عیبادەت دێنێ ئەچێتە غەرقە بێ لە ناو تاوانەکان واعبد ربك حتى يأتيك اليقين لا واز نبي ضعيف نبي لآستي ناڕەحەتیەکان كان واعبد ربك حتى يأتيك اليقين كواتها تا مردن يقتقريا تول سر عبادة بردوان باستقامتها بها